سلێمانی لە ژێر ڕەحمەتی پاوانخوازی بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد. ئەو ململانێ سیاسیەی لە دوای کۆچی مام جەلالەوە دەستی پێکردووە، درێژکراوەی ئەو ململانێ و هەوڵانەی بنەماڵەی ئیبراهیم ئەحمەدە بۆ بردنەوەی گرێوی خاوەنداریەتی سلێمانی. سەرانی یەکێتی نوێ کە ئێستا خۆیان بە میراتگری مام جەلال دەناسێنن، لە ڕاستیدا ئەوان خۆیان بە میراتگری ئیبراهیم ئەحمەد دەزانن، بەڵام سوود لە ناوبانگ و کاریزمای مام جەلال وەردەگرن و ئەمە لە کەسایەتی ئیبراهیم ئەحمەدی باوک و باپیریان بەدی ناکەن، یاخۆ وەک مام جەلال قبوڵکراو نییە لەلایەن خەڵکەوە. لە پاڵ ئەوەشدا خۆیان بە خاوەنی سلێمانی و بڕیاری سیاسی و حاکمی شار و مڵک و داهاتی زەوی و ئاسمانی ئەو شارە دادەنێن، بەڵام سوود لە ناونیشانی تاڵەبانی باوک وەردەگرن بۆ شەرعیەتدان بەگەیشتن بە خەون و ئامانجەکانیان. بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد چەندین ساڵە کار بۆ ئەوە دەکەن جگە لە خۆیان کەس لە لووتکەی دەسەڵات و بڕیاری سیاسی نەبێت لە دەرەوەی بنەماڵەکەی خۆیان، تەنانەت ئەگەر کوڕی شارە حیاتەکەش بێت. هەر لە درێژەی ململانەکانی پێشووتری بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد بۆمان دەردەکەوێت دژایەتیکردنی سەرکردەکانی وەک نەوشیروان مستەفا و بۆسرەت ڕەسوڵ و بەرهەم ساڵح و مەلا بەختیار و مەکتەب سیاسیە دیارەکانی یەکێتی و دواتریش کوڕەکانی شێخ جەنگی هەر دەچێتە ئەو چوارچێوەیەوە جگەل لە بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد کەس ناتوانێت خۆی بە خاوەنداری سلێمانی بزانێت. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دواتر نزیک بوونەوە و چوونە ژێر ڕکێوی هەندێک لایەنی بەغدا وەک ڕێیان کلدانی و خەزعەلی و ڕادەستکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک هەر بەشێک بوون لە سیاسەتەکانی بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد بۆ دوورکەوتنەوە لە کۆدەنگی کورد و دژایەتیکردنی باڵادەستی پارتی وەک ڕقێکی کۆن و لە مێژینە. دوای شکستی بنەماڵەکە لە دانانەوەی لەتیف ڕەشید لە پۆستی سەرۆکۆماری عێراق، دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید و چوونە پاڵی کورسیەکانی نەوەی نوێش، درێژکراوەی ئەو سیاسەتەی بنەماڵەی ئیبراهیم ئەحمەدە کە تەنها دەبێت یەکێتی نوێنەرایەتی سلێمانی بکات و بە باوانخوازیەکی نوێ شکستێکی بنەماڵەکە هەردەپۆش بکەن.